ئەم کاتەتان باش نزیکەی 9 ملیۆن کەس لە بەریتانیا کە دەکاتە لە 14 دانیشتوانی ئەم وڵاتە توانای کڕینی کەلوپەلی پاکردنەوەی وەک سابوون، شامپۆ، پڵچەی ددان، معجونی ددان و کلێنسیان نییە. بە جۆرەی ئاماری ڕێکخراوی کاین کە ڕێکخراوێکی خێرخوازیە نزیکەی 9 ملیۆن بەریتانی پەنایان بردووەتە بەر سندوقی خۆراک کە بۆ خەڵکی کەم دەرامەت دانراوە و ئەم سندوقە جگە لە خواردەمەنی ئێستا کەلوپەلی پاکردنەوەش بەسەر خەڵکی کەم دەرامەت و کەم داهاتی بەریتانیادا دابەش دەکات. با پێکەوە بچینە ئەم سوپەرمارکێتە کە لە شاری لەندەنە بۆ ئەوەی بزانین نرخی کەلوپەلەکانی پاکردنەوەی لەش چۆنە و بۆچی نزیکەی 9 ملیۆن کەس توانای کڕینی ئەو کەلوپەلانەیان نییە. ئایا بەڕاستی لەبەر بەرزبوونەوەی نرخی ئەم کەلوپەلانەوەیە یاخود هۆکاری دیکەی لە پشتەوەیە؟ ئەگەر بێت و باز لە سابوونی دەست بکەین نرخەکانیان لە 1 پاوەنەوە دەست پێ دەکات تاوەکو دەگاتە 3 پاوەن و 25 پێنس. معجونی ددان نرخەکانیان لە پاوەنی نیوەوە دەست پێ دەکات تاوەکو دەگاتە 9 پاوەن و 50 پێنس. پڵچەی ددان لە پاوەنێکەوە دەست پێ دەکات تاوەکو دەگاتە 28 پاوەن. هەروەها شامپۆی قشت تقریبا لە پاوەنێکەوە دەست پێ دەکات تاوەکو دەگاتە 15 پاوەن. هەروەها سابوونی لەش یاخود بەدیوەش لە 75 تێدایەتی تاوەکو دەگاتە 6 پاوەن. وەک بینیمان نرخی کەلوپەلی پاکردنەوە تا ڕادەیەک بەرزبوونەتەوە، بەڵام ڕەنگە ئەمە تاکە هۆکار نەبێت و بەم شێوەیەش گران نەبوو بن، بەڵکو ڕەنگە لەبەر هەڵاوسان و گرانبوونی کەلوپەلی خواردەمەنی خەڵک پارەی پێویستی نەمێنێت بۆ کەلوپەلی پاکەرەوە. اینجا ئێستا ئێوە پێم بڵێن ئەگەر نەگاتە ڕادەی مردن لە برسێتی لای ئێوە دابینکردنی کەلوپەلی خواردەمەنی گرنگترە یاخود کەلوپەلی پاکەرەوە؟